بۆ یەکەمین جارە توانراوە نووسینگەیەکی شۆفێری تایبەت بۆ کورتە باڵاکان دابین بکرێت کە ئەمەش بە خۆی لە خۆیان گرنگی و تایبەتمەندی هەیە کامیشاڵی کۆمەڵی کورتە باڵاکان نە لە کوردستانە و لە شاری سلێمانیشە هەمیشە هەوڵیانەوە کە لە زۆربەی بوارەکانە ئەوانیش دەستێکی باشیانە بێ و تواناکانی خۆیان بەکاربێنن بەڵام هەمیشەش ئەبێ کار ئاسانیان بۆ بکرێت لە دام و دەستگا و لە شوێنەکانیان و لە نەخۆشخانە و ئەوەی کە هەوڵیش بدرێت ئایا ئەمانیش چۆن بتوانن ماڵەتی شۆفێریان هەبێت و بتوانن ئۆتۆمبیلێکی تایبەت بەخۆیان هەبێت کە بتوانن کاری ڕۆژانەی پێ ئەنجام بن بێگومان کردنەوەی ئەم نووسینگەیە دەرفەتێکی باشەوە واش ئەکات کە هەندێک لە ئۆتۆمبیلانە کۆمەڵە تایبەتمەندی تری بۆ زیاد بکرێ جایمە گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک عومەر جەبار وەکو سەرۆکی کۆمەڵی کورتەپاڵانی کوردستان هەروەها خات و لازەبرا دۆستی وەکو ئەندامی کۆمەڵی کورتەپاڵەکانی کوردستان کە هەردوو بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای میوان زۆر زۆر بەخێر بێن زۆر بەخێر بێن عومەر زۆر هەوڵەیت کە ئەم کۆمەڵی خۆتان هەمیشە کاری باشیان بۆ بکەیت کاراسانیان بۆ بکەیت ئەمەش دەزاری هەموو ئەو کەسانی کە لە کۆمەڵەکەی تویان باسی ئەوەکەن ئەم جاریان نووسینگەیەکی شۆفێری تایبەتە ئەم نووسینگەیە تا چەند بە شێوازێکی باش هاوکارە بێ بۆ کۆمەڵەکەی ئێوە بتوانن کە ماڵەتی شۆفێری بەدەست بێنن من زۆر سپاسانەکەم دەستان خۆش بێ ئێمە وەکو کۆمەڵی تەواڵەکانی کوردستان یاسایەکوانەیە لە پەرلەمانی کوردستان کەوتتە باری جێبەجێکردنەوە لە هیچ دام و دەستگایەک وەزارەتێک کاری پێ ناکرێت ئەم کەسانش بەڕاستی هەساون بەم کارە کە خزمەت بە توێژێکەکەن بە تەواڵەکان یان خاوەن پێداویستی تایبەتەکەن ئەزانن مافەکانیان پێشێل کراوە ئەم نووسینگەش لەلایەن کاگاکۆ من لێرە سوپاس و پێزانینی یەکەم هەساون بەم ئەرکە سیاری دابین کردووە بۆ کەسانی کە کوڕاسە وەرەگرن یان ماڵەتی سیارە وەرەگرن خۆشبەختانە دوێنێکە ئەدایەکی جوانیە بوو سەدایەکی جوانیە بوو ئەم لەناو کۆمەڵگاکەمان لەناو خەڵکەکەمان لایەنە سیاسیەکان دەستخۆشییان کردووە هاژە برادۆستی بەڕاستی یەکەم کەس بوو کە ڕۆی جەنابی کوڕاسی وەرگرت و یان خۆی تاکردووە لە مۆڵەتدان وەمانە بێ چاوپۆشی پێ ئەوە کە بەڕێبەرایەتی پۆلیسیان شۆ هەموو قەرارەتەکانی یاسای جێبەجێ کرد ئەمە خۆشبەختانە ساکە لە کارێک باش کراوە لەم بەڕێز کاگاکۆم نووسینگەی کە لە خزمەت کردی خاوەن پێداویستی تایبەت و کورتەواڵەکان ئەمە گرنگی پێدرێت بەم شێوەیە کە ساکە زۆربەی تایەتی خاوەن پێداویستی تایبەتیان کورتەواڵە هەلی کارەزان هەلی بۆ نمونە یانی دەستڕەنگینن لە هەموو بوارەکاندا ئەمە زۆر زۆر گرنگە ئەگە تۆ ماشینێکت نەبێ یا سارێکت نەبێ ناتوانین بڕۆیتە سەر هەلی کارەکەت ئەمە گرنگە زۆر کاراسانیەکرێ ئەگە تو مۆڵەتی سیارەت هەبێ بە تایبەتی کە تۆ توانی کە ئیشەکە ڕاپەڕێنی بە زووترین کات و وایە لە ڕووی دەستەوە لەوەیە تۆ دەستەیەک لە دەستدابیان کورتەواڵابی ئێمە دروشمێک شمانەیە سێ دەستەمان مەکرد سێری توانەکانمان کرد فعلا ئێمە بە تایبەتی کورتەواڵەکان لە ناو کۆمەلگا پێگەیکی چاکیانەیە زۆر زۆر فەرقجا زۆر فەرقی کردەوە زۆر بەرەو پێشەوە ڕۆیوە ینی لە کاتی ڕژێمە هیچ مافێکوان نەبوو کاکە سەرکۆ ئەمە گرنگی بەوادا تۆ لە کوردستانە تۆ یعنی پەرت بە خۆت داوە تۆ کۆمەڵەیەک تێ بەرگری لێکە لە مافەکانت پێشێل نەکە وایە زۆربەی مافەکانمان پێشێل کراوە ناتە دی زۆربەی خەونەکانمان ناتە دی بەس دەبێ هەوڵی بۆ بدەین ئێمە بە هەموو شێوەکان هەوڵمان داوە ئایا لە ڕووی خوێندنەوە بێ ئایا لە ڕووی تەندروستیەوە بێ ئایا لە ڕووی کۆمەلگاوە بێ ئەساس بوو کۆمەلگا لەگە شارێترا جیاوازیەیە تۆ لە ئێستاش هەندێک شارەیە بە چای بەزەیی سێری کورتەواڵایەکەکە یان کەمەندامێکەکە ئەمە نابێت تۆ ئەم منش مرۆڤم هیچم کەمتر نییە لەگەڵ ئینسانێکی ساغە من ئەتوانم تۆ ئەتوانی کار بکەین من ئەتوانم زیاتر هەلی کارەکەی تۆ ڕاپەڕێنم ئەمە ئەرکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک تۆ هەلی کارت بۆ دابینکە لەسەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە تۆ هەندی خاوەن پێداویستی تایبەت و کورتەواڵاومانە نابێت تۆ لە چوارچێوێکی دیوارێکە قەفیزیکەی تویتر هەر
بە تایبەتی تووشی کابەیە ببێ نا ئەما بێ هەلی کاری بۆ بدۆستەوە یان حکوومەتی هەرێمی کوردستان کارگەی بۆ بکە ئێمە زیاتر نابێ ئێمە ببینە بارقورسی حکوومەت بڵێ ئەمە بارقورسێ ئەوێ حکوومەتی هەرێمی کوردستان سابووەتە بارقورسی بۆ ئێمە ئەگە تۆ کە ئەم هەلی کاری دۆزیەوە ما کارگەت بۆی کرد زۆربەی خاوەن پێداویستە تایبەتەکان نەزانم ئیشی کاری باشەکان ئێمڕۆ هەمووی ئەلیکترۆنیە یعنی دوگمەیەکە تۆ ڕێتە سەر کۆمپیوتەریان بە شێوەیە کارەکانی تر ڕاپەڕێنی زۆربەی کارەکان ترێ یعنی کەرتی تایبەت بۆ نمونە ئەگە حکوومەت ئەمە بیکاتە ئەمر لە کەرتی تایبەت زۆربەی خاوەن پێداویستی تایبەتەکان زۆربەیان بە تایبەتی هەلی کاریان بۆ دابین دەکرێت ئەمە ئەرکێکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کە ژیانیان بۆ دابینکە نەک مافەکانیان پێشێکە ئەگە تۆ ئستا من داواکاریم لە سەرۆکی حکوومەت یان جێگیری سەرۆکی حکوومەت پەرلەمانەوە تەواو بە تایبەتی ئێمە سەرۆکی هەرێم ئێستاش پێمان خۆشە ئێمە یان سەرۆکی حکوومەت کاکە لە ئەنجومەنی وەزیران بەس بەشداریەکمان پێ بکە بزانین مافەکانمان چییە داوای مافەکانمانەکەین بۆ خۆمان داوا ناکەین بۆ بەرژەوەندی ئەو خاوەن پێداویستی تایبەتانەوە و کورتەواڵانە ئێمە کۆمپانیا هەیە دێتە پێشەوە ئەڵێن من سیارەتان بۆ دابینەکەم سیارە ئایا لە ئەوروپا بێ ئایا لە یابان بێ ئێستا ئێمە زۆربەی لە ئەوروپا یابان ساری چاکیان بۆ دابین کراوە هەموو هەلێکیان بۆ کراوە ینی کەمەندامەیە دووقاتی نییە بەدەست ساریان بۆ دابین کردوە یان کورتەواڵایە زۆربەی کلاج و شتەکانیان بووی هاوردێتە پێشەوە تۆ ئەمە من بۆیە کە ئەم زانشەکەی پرۆژەیە ئەکەینە سەر بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەرکە لەسەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەستێ بەم کارە بیکاتە پرۆژەیە بۆ حکوومەت و ئێمە زۆربەی پرۆژە کارشمان داوە بۆ حکوومەت ئەم دەستخۆش دابینکە پیرۆزبایت لێ ئەەکەین کەس لەم کۆمەڵەیە کە بوویتە خاوەنی مۆڵەتی شۆفێری پیرۆزە زۆر سپاسانە ئەمە تا چەند جێ دڵخۆشی تۆ بۆ هەروە کار ئاسانیش بۆ ئەوەی کە تۆش لەمە دووە بتوانیت ئۆتۆمبیلی خۆتت هەبێت و خاوەنی مۆڵەتی شۆفێری تایبەت بە سەرەتا سپاسانەکەم زۆر خۆشحاڵ بووم ببینینتان یەکەم جار بەڕاستی ئێمە لە 2010 دەستمان پێ کرد بەڵام بەهۆی نەبوونی ئۆتۆمبیلەوە نەمانتوانی تەواوی کەین ئەو پرۆژەیە بە خۆشحاڵیەوە ئاکۆ توانی سیارەکەمان بۆ دابین بکات سیارێکی ئاساییە بەڵام ئامێرەکان هاتوونەتە پێشەوە ئێستا ئەم سپاس بخواتوانی ماڵەتەکەم دەربکەم اینجا لەوەیە بەڕاستی تۆزێ زەحمەت بوو یعنی لەگەڵ کەسێکی ئاساییە تا سیارەکە لێ خوڕی تا شارەزایی دەبێت زۆر زەحمەت بوو لێرەیە کە منەمێ ئاماژە بە شتێکم بەناوی هەموو کورتەواڵانەوە هیوادارم حکوومەت بتوانێت شتێکمان بۆ بکات لە هەموو ڕێکەوە نەک ئیلا ئۆتۆمبیل بێ هەر شتێکی تر لە ڕووی کارەوە لە ڕووی خوێندنەوە هەر شتێکە بتوانین ئێمە شوک کەسانی ئاسایی بیکەین بێگومان هەر یەکێک لە کورتەواڵەکان توانەیەکی تایبەتیان هەیە زۆر باشە کاعومەر زۆر جارەڵین وەکو خات و لازەش ئاماژەی پێیانی بۆ ئێوە ئەبێ زۆر کار ئاسانی بکرێ ینی بۆ نمونە بەدەر لەوەی کە مۆڵەتێکی شۆفێری بێ ئۆتۆمبیلێکی تایبەت دروست بکرێ ئەم ئۆتۆمبیلە بێگومان پێویستی بۆی لەگەڵ ئۆتۆمبیلەکانی کە جیازی هەبێ بۆی کە ئێوە توش هیچ گرفتێ نەبن لەسەر شەقام ئەوەی کە گرنگە زۆر جارڵێن لە دام و دەستگاکە حکومەکانە لە نەخۆشخانەکانە ئەبێ ژووری تایبەت بە ئێوە هەبێ لەگەڵ هەموو هەوڵەکانی ئێوەش کە شوێنی نیشتەجێبوونتان بۆ قوتەباڵانەکان دابین کردووە چی کە هەیە بکرێ بۆی کە زیاتر کار ئاسانی بۆ ئێوە بکرێت وی ئەمە لەسەر وەزارەتی پلاندانان کەرتی تایبەت شارەوانیەکان دام و دەستگاکان گرنگەوەیە هەندێک بینا ئەکرێ ڕاوێژمان پێ بکرێ بۆ نمونە ساکەت و بینایەکە کرێ مواصفاتێکی باشی تیاابێ بۆ خاوەن پێداویستێکی تایبەت من کە سەرکۆساکەش هەموو هەندێک وەزارەت هەیە تو ناتوانین هەدەفەکەی خۆت بپێکی لەناو وەزارەتەکە ڕامپای بۆ نەکراوە کاراسانی بۆ ئەو خاوەن پێداویستی تایبەتە نەکراوە من لێرەوە بۆیە کە ساکە دیتە کورساتەوە توواستەکەی یعنی زۆر کاراسانی کراوە بۆ کەسی خاوەن پێداویستی تایبەت و بۆ کورتەواڵەکان دێتە ژوورۆ کارەکە بۆ جێبەجێ کراوە یعنی بۆ نمونە لە بەڕێبەرایەتی پۆلیسی یاچۆی سلێمانی کەسێک تەحدید کراوە
کە ئەو پێشوازی لەکە یان هاتووە کاراسانی بۆ کار ئاسانی بۆ بکە لە پەنجەرەکانە لە دەرگاکانە لە شوێنەکانی ترە کە ڕێگری بۆ بێ دانیشێ بە جوانی کارەکەی بۆ ڕاپەڕێن و ئەیجاد دەست ئەمە ئەرکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە ساکە لە شەقامەکانە لە شەقامەکانی هیچ کارە ئاسانیەک نەکراوە ئێمە لە شەقامەکانە ڕەسیفیتیا یانی تو ناتوانین سەرکەوی بەسەریە یعنی کەسێکی خاوەن پێداویستی تایبەت عارەبانی تابێن ناتوانێت بەسەری ئاستا ئەمە بێپلانی نازان بێپلانی حکوومەتە ینی نەزانینی حکوومەتە ینی بە شێوەیە ئێمە زۆربەی داوامان کردووە یعنی ڕێگامان پیامشانداوە بە هەموو شێوەیە کە تۆ چۆن کاراسانی بۆ بکەیت لە خەستەخانەکانش شتێکی وا نەکراوە بۆ ئێمە بڵین کراوە بێت یان لە عیادەکانە کاکە سەرکۆ ساتووە بۆ نمونە ڕوویتە جادەی وەرزی ینی خاوەن پێداویستیەکی تایبەت ئێگە نەخۆشکەوێ نازان چۆن ببێتە نۆمی دووەم بۆ هەموو قەرەباڵغێش بۆ هەموو قەڵباڵغێش کاراسیانیەک بۆ نمونە سارەیەک تۆتوانی ئارمێکی چاکی هەبێ لەوێ سارەکەی دابین کرێت بۆی دابین کرێت و پێشوازی لێ کرێت و ئەمە شتێکی زۆر جای ئێمە سەردانی ینی هەندێک وڵاتی عەرەبیمانە کردووە یعنی زۆر لە ئێمە پێشکەوتر یعنی زۆر کاراسانی کراوە لە ڕووی تەندروستیەوە ئێمە تەندروستی لە بوارەکانی ترە ئێمە سەردانی شوێنێکەکەین یاین کاراسایی نەکراوە تو دەفی خۆت بپێکی تو چارەسەری خۆت بکەیت لە ڕووی نەخۆشیەوە ئەمار کە لەسەر پێشتر وەزارەتی تەندروستی زۆر کاراسانی کرد لە کاتی دکتۆر ڕێکەوت و دکتۆر زریانوانە زۆر گوێی لێمانەگرت ئەندە بیناکرا باگ ێماکرا بەس ئا وەزای تەندروستی ینی هەرگوو لە ئێمە ناگرێ یعنی ناتوانین تو بۆ نمونە وەزارەتەکانی تر وەزارەتی شارەوانی تۆ بیناکانە ئەبێ کاراسانی تیا بکرێت ینی بۆ لە ڕووی خوێندنەوە ئێمە بینایەکە کرێ تۆ بێ کاراسانی تیا بکرێ بۆ ئەو کەسی خاوەن پێداویستیتان هەتا ساکە مەحەدێکی بەختیاری مەسعەدی تیان نییە مەسعەدی تیان نییە مەسعەدێکی بێت تیاابێ بۆ ئەو کەسە کار ئاسانی تیا بکرێت تۆ جامتایەک شێدەیتێ بڕی کتێبە یعنی ئەوشە بێتە بارخورسی بۆ ئەی یعنی ئەبێ وابێ لە بیناکانە ساکە زۆربەی تایە سا لە هەولێر ئەڵێن لە هەولێر ئاوا کراوە ئاوکراوە وڵی مافی خاوەن پێداویستی تایبەتی هەمووی پێشێل کراوە لە هەموو بارەکانە پێشێل کراوە یعنی لە زۆربەی سلێمانی ساکە زۆربەی سلێمانی ئەوش دەگەڕێتەوە سپاس بۆ بەڕێزکا خوبات هەمووشە گوێی لەبا کردووە کە زۆربەی مزەکەرێکی دێنیان داواکاریەکی دینی بە زووتریکان بەداچوونی بۆ کات و بەڕاستی کە جۆمان لێگرێت لە هەموو شوێنەکانی ترە ئۆتۆمبیل ئەکەن ئەوانە چ بکەن تاکو کار ئاسانێک بێت بۆ ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن خۆی ئەو کۆمپانیانە بەسپاسەوە زۆربەی کۆمپانیەکان بوونە تا ئەوکاری ئەمە بۆ ئەو کەسانی کە نەخۆشن یان چارەسەر داکرێت ئێمە کۆمپانیای بەڕێزەیە یان هەریم شەو پەیوەندیان پێمەوە کردووە یانە ئێوە بەس ئێوە کاراسانیمان بۆ بکەن لەلایەن حکوومەتەوە ئێمە ئامادەی سیارەتان بۆ دابینکەین لە ئەوروپا زۆر باشە هاتوو لازە باسی کیۆمان بۆ بکەی بەدەر لەوەی کە ئەمە بۆ خۆی لە خۆیان گرنگی و تایبەتی مۆڵەتی شۆفێرە باسی کۆمەڵەکەتان بکەین ئێوەکو خانمان لەو کۆمەڵەیە چی کە ئەکەن دەستڕەنجینیتانەیە یاخود ئەو پیشانەی کاتانوێ پێوی سەرقاڵ بن یاخود لە ڕێگەی ئەو پیشانەوە بتانوێ ئێوە وە تواناکانی خۆتان بەکاربێن وەکو کامبەر ئاماژەی پێیا هەڵە دروشمێکمانەیە سێری جەستەمان مەکە سێری توانە و لێ هاتوویەکانمان بکە پێمان خۆشە خۆت ئاماژەی پێ بێت وڵی ئەوەی ڕاستی بێ کاتێککە تۆ ببی بە هەر شتێک ئەبێ پێشنیاری ئەو بکەی کە کەسانێکان بە چاوێکی نزمەوە سێر دەکەن بەڵام ئەوە لە هێز و توانای خۆتەوەیە بتوانی خۆت ڕابگری بەسەر بەی خۆت بۆستی بتوانی خۆت بیت بەخۆت لێرە ئەوەش کە ئێمە من یەکەم شت من ئێستا تەلەبم حەزەکەم ببم بە مامۆستا بەڵام کە بیر ئەەکەمەوە بچم ببم بە مامۆستا لەوانەیە کەنێک تەلەبە هەبێت بە چاوێکی سەیرەوە سیرم کەم بە شێوازێکی ناشرین ڕفتارم لەگەڵ بکە بۆیە پاشکەسە بەوە ناتوانم بڵێم یەکسەر ئەبم بە مامۆستایان هەر شتێک کە بمێ لێرە ئەبێ کۆمەڵگا بیر لەوە بکاتەوە کە ئێمەش
وەکو ئەوانی بەڕاستی یعنی ئەوش پێویستی بە وەشیاری هەیە ینی بە خۆشحاڵی و بەڕاستی من زۆر دڵخۆشم زۆر جار خاوەن پێداویستێکی تایبەت کە زۆر جاری من بانگەکەی نێرە نابینە پارێزەرە ینی ئەمە توانایەکی باشە کا عومەر بەکار ینی بۆ نمونە هیچی کەمتر نییە لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانی کە لە دەم خوێندنگاکانەوانڵن بگرە لەوانێت تۆ شێوازی وانەوتنەوەی کتێبێ زۆر جیاوازتر بێ لەوانە بۆ کۆمەلگاکە ئێمەش بگومان بەرەوە ڕێنکەیتر ئێوە لەگەڵ ئێمە هاوسەنگن هیچ جیاوازیەک نییە ئەوەشی کە گرنگە بتوانین لە سیستەمی خوێندنە بەردەوام ئەم شتانە بە مناڵەکانمان فێرکەین بۆی کە بتوانین ئێمە بەرامبەر هەموو خاوەن پێداویستی تایبەت هۆشیاریمان هەبێت ئێمە بە مناڵی فێریان کردێگەر کەسێک نابینا بوو لە شەقامەکە بیپەڕێنەرەوە بۆ ئەمەمە وا لە تۆکە لەگەڵ تەمەند تا گەورە بێ کەواتە ئەو هەنگاوانەیەوە زۆر گرنگە بێ زۆر گرنگ بێگومان لەوەیە قسەکە و زۆر ڕاستە بەڵام کۆمەلگا تا کۆمەلگا گۆڕێت یعنی لە هەولێر تا ئێمە بڵێن تا بەشێکی زۆر کەمتر لە سلێمانی کورتەباڵە دەرەکەوێت چونکە لەوێ بە چاوێکی زۆر کەمترەوە سیر ئەکرێت تا سلێمانی لێرەیە بەڵام لێرە یارمەتیەکی زۆر باشماندراوە بە تایبەتی ئەو نووسنگەی دوێنێ کە نووسنگی ئاریۆز بۆی کاک ئاکۆ یارمەتیەکی یەکجار باشییان و بێتکە لەوەش ئەتوانین بڵێن ئەتوانن نەک دایک و باوک هەموو کۆمەلگا بتوانێت ئێمە بە چاوێکی ئاسایی و سیر بکرێن وەکو ئەوانی ترکە ئێمەش دەست و قاچمان هەیە ئەتوانین هەموو شتێک بکەین بگرە لەوە تواناکانمان زۆر زیاترە لە کەسانی ئاسایی دەستان خۆش بێ ئەمە زۆر گرنگە کەسێکم بکرێتە سیستەمی لە خوێندنەوە تۆ کەسێکی خاوەن پێداویستی تایبەتە بینی کەسێکی نابینی کەسێکی سالاسی نابینی کەسێکی کە ڕوولاڵە بینی چۆن هاوکاریکەیت من ناڕم ئەڵێ ئەبێ بڕیتە لای بڵێ پێویستە من هاوکاری کەم ڕاستە یان ئەمە وشیارکردنەوەی خەڵک زۆر میمە وشیارکردنەوەی کۆمەلگا زۆر گرنگە بۆ نمونە ساکە ئێمە سیارە لێخوڕی لەوێ لە هەندێک شار جیاوازیە بێ دێت وەلا چۆن سیارەکەت چاکردوە چۆن دێ کردووە وا دێ کردووە ینی تۆ نابێ تۆ بێ تەرجیعیکەی دەستت خۆش بێ هیچت کەمتر نییە هەموو بۆ من لەلایەن کۆمەلگاوە ئەگەر کۆمەلگایەکی تەدروست بێ بەڕاستی زۆربەی خاوەن پێداویستی تایبەتەکان زۆربەی ئاسەکانە بڕێ لە بە هەموو شێوەیە تو کۆمەلگا تو تەرجیحی کرد تۆ نییە بڵی کە من ناتوانم ئەو کارە بکەی ئەبێ ئەو کارت جێبەجێ بکەی ئەگە تو ئەوەی تیاابێ تەرجیعت بکەن یان بە شێوەیە هاوکاری بکەن یان تو موچەیەک دەداتێ 150,000 دینارە 150,000 دینار خەڵکی مانتیایە یعنی هەلی کار پرۆژەی پێ لە مێشکە بە 150,000 دینار ناکرێ 150,000 چیەکرێ تۆ ئەگەر حکومت لە پاڵپشتت بوو پرۆژەی لێت وەرگرت من ئەزانم حکومت زۆر ئیسوادا لە خاوەن پێداویستی تایبەت زۆر ئەکات لە بوارەکانی ترا لە ڕووی ئەلکترۆنیا لە دەستڕەنگینە ئەسا ئێمە زۆر بۆمانتیایەتی ئافرەتەکانمان هەل دەوراتە کاتەوە دەستڕەنگینە بوارەکانی ترا ڕەسامە ئەمە گرنگە تۆ حکومت بە شێوەیەک تۆ هەلت پێنەدات و ئەمە بە تایبەتی لە جێ خۆدا لە وەسیت و تۆ هەر تووشی کابەیەکە بیت و ئەو باڵێککردە سەر بە هیوای ئەوەین کە هەمیشە بتوانن گوێتان لێ بگرن هەمیشە بتوانن کارەکانتان بۆ جێبەجێ بکەن ئێمە زۆر دڵخۆشین کە ئەم کارە بۆ یۆکراوەکو شۆفێری و سپاس بۆ هەموو ئەو کەسانی کە خۆشتان ئاماژەتان پیاتوانیانە کاراسانی بۆ ئێوە بکەن و هیواداریشین کە ئەو کەسانی کە ئۆتۆمبیلە هێنە ناو شارەکانی هەرێمی کوردستانەوە بیر لەوە بکەنەوە لە ڕێگەی کە عومەرەوە پەیوەندی بکەن ئۆتۆمبیلی تایبەت بە خۆتان دروستێ بۆی کار ئاسانی تاوتان بۆ بکە دووبارە پیرۆزبەریش لە ئەتوانم دو قسە بکەم سپاس دەکەم لێرەوە سپاسی کاک عومەرەکەم و سپاسی ئێوەشەکەم سپاس بەوانی بێنێ زۆر سپاسی باوکیشمەکەم بێگومان یعنی هەموو جارێ خێزانەکەم پشتی من بووە ئەگەر ئەوان نەبووانە من نەمەتوانی بگەمە ئەم ئەستی ئەمڕۆ لێرە ئەمەوێ بڵێم بە هەر کەم ئەندام یان کورتە باڵایەک کە ئەتوانێت پێی لەسەر پێی خۆی بوەستێ بێ ئەوەی کەس یارمەتی بە بێگومان هەر بە چاوی کەمەوە سەیرەکرین ئەوە بڵێن و نەڵێن کەس بۆ کەس ئەگۆڕدرێ ئەتوانن وەکو من یارمەتی وەرگرن لە عایلەکەیان لە کاک عومەر و هەر کەسانێک کە بتوان دەستی بۆ درێژکان ئەتوانن بچنە ئەو نووسنگانەیان هەر شتێک کە بیانەوێت پێی بگەن بەڵام هێز و توانایەکی زۆر هەوێت بێگومان ئەبێ
نفس بەرز بن ئەبێ خۆت بنە بەرخۆیان ئێوە جێگەی شانازی زۆر هەمیشەژە بێ بۆ چاوە سێرکەین کە چێگەی شانازی چکە توانەکانتان زۆر جوانە دەستخۆشتیشان لێکەین بە هیوای ئەوەی کە گرفتە لاتان ماوەتەوە بەرەو چارەسەر بڕوا کۆمەلگاکەشمان هیوادارین ئەو چاوە لابات سپاس بۆ ئێوە بۆ ئامادەبوونتان لە سەر ڕۆژێکی نوێ. سپاس بۆ ئێوە.